دوای سێ ڕۆژ لە ڕاگەیەندراوەکەی ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم شەو لەگەڵ میوانەکانم گفتوگۆ لەبارەی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکەین و هەوڵ دەدەین وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە. ئایا لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان چی بکات باشە و چی لە بەرژەوەندیەتی؟ دەوترێت کە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆڵیان هەیە لە قوڵترکردنەوەی ململانیەکان. من بەنسبەتەن بەرنامەیەوە پێم خۆشەوە بەبینەر بڵێم کە ئێمە لێرە نین بۆ قوڵترکردنەوەی ململانیەکان و ناشمانەوێت پرسەکە یاخود ئەم کێشە لە قەبارەی خۆی گەورەتر بکەین. تەنها ئەمانەوێت شەنوکەوی پێشهات و گۆڕانکاریەکان بکەین وەکو ئەوەی کە هەیە. ئایا ئەوەی ئێستا دەکرێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی یەکێتی و یەکێتیەکانە یاخود بەرژەوەندی کەسیە؟ ئایا کۆبوونەوەیەکی گشتی سەرکردایەتی کێشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر دەکات یاخود لە ئێستادا کێشەکان گەورەترن لەوەی با کۆبوونەوەیەک چارەسەر بکرێن و دەبێت کۆنگرە ببەسترێت؟ جاران دەوترا یەکێتی نیشتیمانی کوردستان گەر چەند باڵێکیشی هەبێت یەک دەنوکی هەیە. ئایا ئێستا شوایە؟ من زیاتر لە پێشەکیەکە بەردەوام نابم، ڕۆمە لای میوانەکانم بۆی لەگەڵ ئەوان تاوتوێ و گفتوگۆ لەبارەی ئەم تەوەرەی ئەم شەوە بکەین. بۆ ئەم شەوی بەرنامەکەم کاک سلێمان عەبدوڵڵا یونس ئەندامی مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان، دکتۆر ڕێبوار کەریم مەحموود مامۆستای زانکۆ لە زانستە سیاسیەکان، دکتۆر چیا زەنگەنە ڕاوێژکاری یاسایی و کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم شەو لەگەڵمان حەزوریە. بە خێراتنتانەکەم و بۆی بیریشم نەچێتەوە سوپاسی هۆتێل و ڕێستۆرانتی هایکرێستەکەین کە ئەم شەو ڕێگەی پێداین ئەم بەرنامەیە لێرەوە بۆ بینەرەکانمان بەڕاستەوخۆ پەخش بکەین و بگوێزینەوە. کاک سلێمان، بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای جەنابەت. ئەوەی ئێستا دەگوزەرێ، ینی دوای ڕاگەیەندراوەکەی ئەوەی بەخۆیان دەڵێن ناوەندی بڕیار و دوای وەڵامی ئەوانەشی بەخۆیان دەڵێن زۆرینەی مەکتەبی سیاسی، لە پێناو یەکێتیە ئەمەی ئەگوزەرێ و ڕوئەدا؟ بێگومان لە پێناو یەکێتیە و بۆ یەکێتیە و لە پێناو چارەسەرکردنی کێشە و قەیرانەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێمە هەردوو ئاڕاستە جیاوازەکە دووبارەی دەکەمەوە لە شوێن تر وتومە قاسمی مشتەرەکمان هەیە. قاسمی مشتەرەک یەکێتی نیشتیمانی کوردستان تایتڵەکەیەتی بە ڕابردوو شەیدەکان و جەماوەرەکەیەوە و هەروەها ڕێبازی مامجەلال خۆیشمان هەیە کە قاسمی مشتەرەکە. هەردووکمان هەردوو ئاڕاستە جیاوازەکە تێدەکۆشین جەخت دەکەینەوە بۆ ئەوەی لەناو ئەو قاسمە هاوبەشانەدا بیرباوەڕە جیاوازەکانی خۆمان بە ئاڕاستەی خزمەتکردن بە یەکێتی و یەکێتیەکان بکەینەوە بۆ ئەوەی بتوانین یەکێتی وا لێ بکەین کە هێزێکی کاریگەرتر بێ لە ئاستی کوردستان، هێزێکی کاریگەرتر بێ لە ئاستی ناوچەکە. خۆتان دەزانن خەڵکی کوردستان بەدەست قەیرانی حکومڕانیەوە دەناڵێنن و خەڵکی عێراق خەڵکی ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری گەورە و گرنگدان. ئێمە دەمانەوێت یەکێتی بە مقاوماتە گرنگەکانی بەردەستیەوە ساز و ئامادە بێ بۆ ئەوەی لە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا شوناسی هێزە گەورە و ڕەسانەکەی هەبێ، نەک شوناسیی شاراوی هەبێ لە نێوان هێزی ئۆپۆزیسیۆن و هێزێکی حاکمدا شوناسانەوەی خۆی ساغ بکاتەوە. ئایا ئۆپۆزیسیۆنە یاخود لە دەسەڵاتە؟ بەڵێ دەمانەوێت هێزێکی وەکو هێزێکی بەرپرسیار تر دەربکەوین، بە ئەندازەی چاوەڕوانی یەکێتیەکان بین، بە ئەندازەی چاوەڕوانی خەڵکی کوردستان بین. نامانەوێت چیتر ململانیەکانی ئێمە خراپ بەڕێوەبردننی ئێمە قەیرانی بەڕێوەبردننی یەکێتی لە دوای نەخۆشکەوتنی جەناب مامجەلال کاریگەری سلبی هەبێ لەسەر سیاسەتی نەوتی، لەسەر سیاسەتی دارایی، لەسەر سیاسەتی حکومڕانی، لەسەر سیاسەتی خزمەتکردن و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. خۆتان دەبینن ئێمە لە یەک شتدا لە پێشەوەین ئەوەیە کە لە ڕیزی لە سەنگەری بەرگریدا پێشمەرگەکانمان دەوری گرنگ و کاریگەر دەبێنن و لەوەدا جێگەی شانازیمان هەروەها لە دابینکردنی ئەمن و ئاسایشدا لە قسەکانتە ئاماژەت بە خاڵێکدا لە قسەکانتە ئاماژەت بە خاڵێکدا کە لای هەموو یەکێتیەکان خاڵێکی گرنگە. ئەوی شەوەیە کە یەک قاسمی مشتەرەکتانەیە، یەک خاڵی هاوبەشتانەیە، ئەویش یەکێتی بوونە کۆتانەکاتەوە. کەواتە ئێوە لە ناوەندی بڕیار نیگەرانیەکانتان چین و بۆچی بەم شێوەی ئێستا نەتانتوانی لەناو کۆبوونەوەکانە بیهێڵنەوە هێناتانە دەرەوە بۆ ڕای گشتی؟ ئەو کێشانە چین کە هێندە گەورن وای کرد ناوەندی بڕیاری خۆی بدات؟ ئەم کێشانە هی ئێستانین، ئیعلانکردنیشیان کتوپڕ نەبووە. ینی من
سەرنجی جەنابتان و بینەران بۆ ڕادەکێشم کە پێشتر هەردوو جێگیرانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان نامەیان ئاڕاستەی بە چەند نزیکەی 6 بۆ 7 مانگ پێش ئێستا بزە بە تاریخەکەم لە یاد نییە نامیان ئاڕاستەی تەواوی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە کە لە غیابی مام جەلالدا بەپێی ئیستیحقاقەکانی پەیڕەوی ناوخۆ ئەوان لەگەڵ هەواڵەکانی مەکتەبی سیاسی بەبێ جیاوازی وەزیفەی بەڕێوەبردننی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەوێتە ئەستۆ لەو پێناوەدا ئەگەر ناوەندی قەراری یەکێتی ڕێک نەخرێتەوە جێگرانی سکرتێری گشتی بە پاڵپشتی و بەڕاوێش لەگەڵ مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان دروست دەکەنەوە بێگومان ئەو ناوەندە بۆ یەخستنی قەرار و گوتار و بڕیاری یەکێتیە لە ئاستی ناوخۆی لە ئاستی نیگەرانەکان بۆ واگەڕێتەوە کە جێگرانی سکرتێری گشتی و هاوڕێکانیان بەشداریان پێنەکراوە لە بڕیارەکان بەشداریان پێنەکراوە لەو خەمانەی تایبەتن بە یەکێتی بەشداریان پێنەکراوە لە هەموو ئەو شتانەی ئەبێ یەکێتی بیکات و ئەنجامی بات. دەزانی من نامێ بستمە سەرەوەی بەشداری کراوە بەشداری پێ نەکراوە پێش هەموو شتێک جێگرانی سکرتێری گشتی دەبێ خوان ممارەسەی دەسەڵاتەکانی خوانیان بگەن چونکە ئەمانە ئیستیحقاقاتی کێکە لەو ڕێڕەویان نەگیری ئەوە یاڵێن نەبێ خۆیان ممارەسەی دەسەڵاتەکانی ئەمە دەسەڵاتێکە لەلایەن سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە کۆبوونەوە گردبوونەوەیەکی گەورەیە پێیان بەخشراوە وەریان گرتووە بۆیە ناکرێوان گلەی بکەنەوە. دەزانی گلەیەکە چییە؟ گلەیەکە من جارش کە ناست نامێ بسمە ناو ئەوەی کە ئێمە لە دوای مام جەلال قەیرانی بەڕێوەبردننی یەکێتیمان هەیە لە دوای مام جەلال. من بڕوام وایە جێگەی مام جەلال جێگەیەکی گەورە گرنگ و تاریخی بووە دەبێت یەکێتی دیالۆنگێکی جددی و هەواڵانە بکە بۆ جێگرتنەوەی مام جەلال. جێگرتنەوەی مام جەلال بە کەسێک ناکرێ و جێگرتنەوەی یەکێتیش پێویستی بە سکرتێرێکی وەکو مام جەلال نییە. مام جەلال تاکە سکرتێر بوو تاکە کەسێک بوو کە شیاوی ئەو دەسەڵاتانە بوو دەسەڵاتی دارایی دەسەڵاتی سەربازی دەسەڵاتی دیبلۆماسی دەسەڵاتی منەراتیکردنی یەکێتی لە هەموو بۆنە جیاوازەکاندا. من پێم وایە ئێمەش و ئاڕاستەکەی بەرامبەریش کۆکین لەسەر ئەوەی تۆمەتبارەکرێن کە داوای جێگەکەی مام جەلالەکەنەوە بڕوام وایە ینی ئەمە قەیرانی بەڕێوەبردننی ئێمەیە ئێمە دەمانەوێت ئەم قەیرانە چارەسەر بکەین ئەوەی کە لە چوارچێوە دەستوریەکاندا تا کۆنگرە دەکەین بە ژێرەی ئیستیحقاقاتی دەستوری قەرارەکانی یەکێتی دەسەڵاتەکانی جەنابی مام جەلال لەلایەن جێگرانی سکرتێری گشتی بەڕاوێژ لەگەڵ ئەندامانی مەکتەبی سیاسی بەبێ جیاوازی و هەروەها لەگەڵ بەڕاوێژ و پاڵپشت لەگەڵ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێ ببن. بەڵام لەمەدا ینی واقعێکی تر دروست بووە. ئەم واقعەت چۆن دروست بووە چی دروستی کردووە ئەمە نامەوێت لێرە ئەم تەفاصیل زۆر بە کورتی کاک سلێمان ئەمێ وەڵامی یەک پرسیارم بیتەوە بۆی بڕۆ مەلای میوانەکانی دیکەش ئەوانیش کاتی قسەکردنیانە بێ. پەرچەکردداری بڵین ئەوانەی لەگەڵ هێرۆ ئیبراهیم ئەحمەدن لەگەڵ هێرۆ خانان ئەوانەی بە خۆیان ئەڵێن زۆرینەی مەکتەبی سیاسی پەرچەکرددارێک بوو زیادڕۆیی تیا بوو یان لە شوێنی خۆیان بوو زۆر بە کورتی دەزانی ئێمە پەرچەکرددارێکی هەواڵانەیە ینی ئەوەی ئێمەش فعلێکی هەواڵانە بووە ینی فعلێک نەبووە لەگەڵ نارەکانمان فعلێک نەبووە دژی حزبەکەمان کەواتە دوکی دروستە لایەوە شتێکی ظاهیرەیەکی تەندروست و ئاساییە بە بڕای من لە شوێنێکدا زۆر تەندروست و ئاساییە لە شوێنێکیدا تەندروستی ئاساییە چونکە وەزعی ناوێشتی ئاسایی نییە. ئێمە دەمانەوێت لە فعل و ڕەتفعل لە کردار و پەرچەکردار دەربچین فعلەکە بکەینە هی یەکێتی پەرچەکردارەکە بکەینە هی یەکێتی. ئەمڕۆ یەکێتی لەسەر ساحەی کوردستان هێزێک نییە شیاوی شەهیدەکانی بێ شەهیدەکانی بێنازن پێشمەرگەکانی لە سەنگەرەکاندا بێ دەرەتان و بێچەک و بێخواردنن خەڵکی کوردستان بێموچەیە زانکۆکانمان ینی لە ئەو پەڕی هەژاری ئەکادیمی و کۆمەڵکشدا دەناڵێن بە شێوەیەکی گشتی قەیرانی حکومڕانیمان هەیە قەیرانی فرۆشتنی نەوت و شەراکەتیمان هێە لەگەڵ پارتی شەراکەتمان هەیە هەمووانی لە ڕاگەیاندراوەکە ئەمانە دەبێت چارەسەر بکرێن بۆ چونکە یەکێتی هێزێکی دەبێت هێزی بەرپرسیار بێ هێزێک نییە حسابی لەسەر نەکرێت ناتوانێت چونکە وەکو گوتم هێزی ئەمنی هەیە پێشمەرگەی هەیە جەماوەرێکی بەرپرسانی هەیە جوگرافیای هەیە ینی گەورەتر لە حزبێک زۆردار زۆر سپاس دەکەم کاک سلێمان. بەڵێ من بەر لەوەی بچمەلای دکتۆر چیا زەنگەنە کە بڵین کاک سلێمان و کاک دکتۆر چیا لێرە هەردووکیان کادری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە تەمسیلی دوو چەند نەزەری جیاواز بکەن وەکەوەی خۆیان ئەڵێن کردار و پەرچەکردداری هەواڵانێ وامەوێ ئاماژەش بەوە بم کە ئەم شەو بەرنامەکە میوانی تیانە
چونکە بڕیار بوو کۆمەڵێک کادر و کۆمەڵێک گەنج یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە خۆیان حزوریان بێت بەڵام یەکێتەکان خۆیان پێیان خۆش بوو کە ئەوان لێرە حزوریان کردووە چونکە ئێمە کێشەیەکمان لە سەرکردایەتی هەیە بەڵێ سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان چونکە بەڕاستی ئەمە خلافی سەرکردایەتیمان پێم باش نییە بیرگازینەوە کەتە تەنزیمیەکانی خۆمان ئەمە دیانە بووینەوە و من بۆ خۆم هەر یەکێتێک بێ بەنوێنەری خۆم و باڵی خۆمی دەزانم زۆر باش دکتۆر ئەوەی لە ڕاگەیەنراوەکەی ناوەندی بڕیارە هاتووە کۆمەڵە خاڵێکە چاودێران پێیان وایە کە ئەگەر بە چاوێکی بێلایەنانەوە بە چاوێکی منطقی و لۆجیکیەوە سەیری بکەی هەمووی خاڵی گرنگن و هەمووی کۆمەڵە خاڵێکن کە لە ئێستای یەکێتی گەر جێبەجێیان بکات ئەبێتەوە بە یەکێتیەکەی جاران ئەمە قسەی من نییە ئێوەش هەمان ڕاتانەیان پێتان وایە مبالغەی تیا بووە ئەو خاڵانی کە لە بەیاننامەکەی دیاری کراوە کە پێی دەوترێ با بڵین بەیاننامەی ناوەندی بڕیار کۆمەڵێ خاڵن خوێندنگای جەنابی مام جەلال فکری جەلالیزم سەرهەڵدانی شۆڕشی نوێ لەم قوتابخانەیە وا فێری کردین کە ڕای هەموو هەواڵێک لە لای ئێمە بە هەند وەرگیرێ ڕای هەموو هەواڵێک لە سەری سەرەوە تا خواری خوارەوە لەبەرەوەی لە کەش و هەوایەکی دیموکراسی و کەش و هەوایەکی ئازادانە ڕای خۆمان دەرەبڕین هەموو هەواڵانی یەکێتی ئازادن لەوەی چۆن داواکاریەکان بەرزەکەنەوە بۆ سەرکردایەتێکی خۆیان بۆ کۆمیتی سەرکردایەتی بۆ مەکتەبی سیاسی وەڕێز لەو بۆ چوونانەشەگیرێ ئەمە لە چوارچێوەیەکی فکری جەلالیزمیە کە سەرەتا بوو بۆ بڵێسەی شۆڕشی نوێ کە بەڕابەری جەنابی مام جەلال ئەم شۆڕشە بەرپاکرا یەینە سەر دیوەکەی تری ئەم داواکاریە یاخود ئەم بۆ چوونە یاخود ئەم ئاراستەیە لەژێر هەرچ دروشمێکی میدیایی ئیعلامی سیاسی قانونی تۆ ناوێنی مفرەدەیەکە بە زەق لە قەڵەمی ئەی مفرەدەیەکەی خەیتە مانشێتێکی گەورەوە خەیتە کەوانەیەکی سوورەوە تەرویجەکرێ ئیسtisمارەکرێ کاری لەسەرەکرێ چەند لایەنێک بۆ پروپاگەندە و مەرامی لاوەکی ئیشی لەسەرەکەن ئەمە مۆزوعێکی ترە ئەوەی گرنگە لە لای ئێمە هەموو خاڵێک لە بەرژەوەندی پاراستنی فکری جەلالیزم و کۆی گشتی یەکێتی بێ هەموو بۆ چوونێک پارێزراوە ئێستا بیتە سەر ئەوەی بڕای خۆت لەسەر ڕاگەیەنراوەکە بڵێ بە پشتبەستن بەو پێشەکیەی بەو سەردە تاریخی کە کردیش بڵێ منەمەوێ لەسەر ڕاگەیەنراوەکە ئەگەر قسە بکەم لەسەر ڕاگەیەنراوەکە ئێمە ئەبێ بیر لە هەیکەلیەتی ئیداری و قانونی دامەزراوەیەکی حزبی بکەین کە ناو یەکێتی نیشتمانی کورسانە باش یەکێتی نیشتمانی کورسان لە کۆنگرەیە پەیڕە و پرۆگرامی خۆی دیاری کردووە لە پەیڕە و پرۆگرامی خۆیان مەهام و ئەرک و ئۆرگان و ڕێخستنەکان و کۆمیتەکان و مەڵبەندەکان و هەموو ئەرکەکانی دابش کردووە بۆ چۆنێتی ئالیەتی و ئیشکردن و ئەدای مەهامی حزبی دیاری کردووە لەو باوەڕێیان ئەم بەیاننامەیە کە بەم ئاراستەیە یاخود بەم شێوازە یاخود لەو تەوقیتەیە یاخود بەم مەزمونە نەگونجاو بوو نەشیاو بوو لەبەر کۆمەڵێ بەستن بەچی ئەگەر لە ڕوە قانونیەکەوە سەیریکەین مخالەفەی پەیڕۆ پرۆگرامی ناوێکێتیە ئەوانەی کە خۆیان ڕاگەیاندووە ئەڵێن ئێمە ناوەندی بڕیارین و بە بێگەڕانەوە بۆ ئێمە هەرەنگاوێک بنرێت شەرعین لە بەرامبەرە پەرچەکردارێکەیە لەلایەن زۆرینەی مەکتەبی سیاسیەوە ئەڵێن ئەوان شەرعینین با من لە ڕوە قانونیەکەبستن بە پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان باسی ئێمە بۆ ئێمە ئەبێت چمکێکی یاساییمان هەبێ بۆ گەڵاڵەکردنی شەرعیەت و ناشەرعیەت ئەگەر باز لە شەرعیەت کەین کۆی گشتی مەکتەبی سیاسی تا خواری خوارەوە شەرعیەت نەماوە چونکە کۆنگرە بەسەر چووە و کۆنگرە دواکەوتووە و کەواتە کۆنگرە ئەبێ لە کاتی خۆیان ببەسترایە بۆ نەبەسرا بۆ بەسراوە بابەتێکی ترە بۆ ئەبەسرێ بۆ نابەسترێ ئەمە بابەتێکی ترە ئەگەر باز لە شەرعیەت بکەین هاوشێوەی پرسی سەرۆکایەتی هەرێم و کۆمەڵێک ئەزمموی دەستوری و قانونی لە عێراق و لە هەرێمە جوغرافیای سیاسی عێراق هەمووی پێچەوانەی شەرعیەتە بینە سەر واقع حال بینە سەر واقع حال لەبەر کۆمەڵی ئەسبابی ناوخۆی لەبەر کۆمەڵێ ململانەی سیاسی لەبەر ململانی سیاسی ناوێکێتی ناڵێ ململانی سیاسی ناوچەکە عێراق یعنی ئێوە لاریتان لە تەوقیتەکە هەیە
یان لە مەزمونونەکە لە ناوەڕۆکەکە یەک ئەمە بۆی ڕوون بێت بۆی ڕوون بێ یەک لە تەوقیتەکە هەموو حیزبێک کۆمەڵێ سەروەری و کۆمەڵێ دەستکەوتی هەیە کە شانازی پێوەکە نووسینەوەی بەیاننامەکە تەوقیتی بەیاننامەکە لە هەمان کاتە ئالیەت و میکانیزمی ڕادەربڕین وەکو کاکسلێمان ئاماژەی پێکرد زۆر لە هەواڵانی خۆمان لە سەردەمانێک عاجز بوون زیز بوون نەهاتوون ممارەسەی دەسەڵاتی خۆیان نەکردووە لە قیمەی دەسەڵاتا بوون لە وجودی مام جەلال و لە غیابی مام جەلالیشە و ئەم کێشانەی کە هەیە ئێستا ناگەڕێتەوە بۆ سەردەمی قۆناغی باڵێکی دەستڕۆشت و باڵێکی نادەستڕۆشت و نەخێر لە سەردەمی جەنابی مامیشا هەبووە پێش هەر لە سەرەتای شاخەوە ئەم ململانێ و ئەم بەریەکەوتنە هەبووە بۆ لەبەرەوەی سایکۆلۆژیا و جغرافیای سیاسی و کەش و هەوا و بیرروبۆچوون و ئایدۆلۆژیای جیاوازی برادران کە ئەم فیکرە جەلالیزمەی دروست کردو و هێناوێتێ کایەوە ئەم واقعی لێبۆتەوە خوێندنەوەی جیاوازی بۆ کرێ تەفسیری جیاوازی بۆ کرێ بەڵام لە کوی گشتیا ئێمە متتەفقین هەموو برادرانی مەکتەبی سیاسی هەموو کۆمیتەی سەرکردایەتی هەموو سوورن لەسەرەوەی فکری جەلالیزم و چوارچێوەی یەکێتی بوون گەربەهێڵنی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین کاک سلێمان ئەڵێت جێگرانی سکرتێری گشتی ینی زووتر وا کۆنتر و لە ڕابردووە ئەم داواکاریانەیان ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ئاراستەیە کردووە کە ئەمان بە شێوەیەک لە شێوەکان ناکۆک بوون لەگەڵیان هەستیان کردو هەنگاوەکانی ئەوان لە ساڵحی یەکێتیانە بەڵام وەڵام نەبووە لە ئێستاە ئەمان چیان بکردایە بە بڕای تۆ من ببوورە دەنگم بەرز کردوەوە لە بەرەوەی گۆم لە دەنگی جەنابەت نییە جەنابەت نییە ستۆدیۆ نییە کراوەیە زۆر باشە ئەم داواکاریانە وەکو عەرزم کردی لە سەردەمی جەنابی مام جەلالی شا هەبووە و لە سەردەمی غیابی مام جەلالی شا هەبووە و ئێستاشە بێ و لە ئایندەشا داواکاریە بێ مادام ئێمە موئەسسەسەیەکی حیزبی دیموکراسی ئازادی خوازین ڕای بەرامبەر وەرەگرین کەواتە موئەسسەسەیەکی زیندوین لەسەرەوە شەکرێ وتری حەزبەکانی تریش ئاراستەی جیاجای تایە بەڵام کراون یاخود ناهێڵن بگاتە ڕاگەاندن بەڵام ئەم هەنگاوی لە ناوێکێتیا ئەبینرێت بە بڕوای بەشێک لە چاودێرا هەنگاوێکی گەشت بووە کە بۆ نمونە بە ئاشکرا بە شەفافی کێشەکان تەرحەکەی کەواتە ئەبێت چۆن بێت بەعکسەوە ئەمەش بەشێکە لە شەفافیەت ئەمەش بەشێکە لە شەفافیت کە لە لووتکەی هەرمی سیاسی ناوێکێتی نیشتمانی کوردستانەوە تا خواری خوارەوە قیچەکە با شەفافیت بێ با لە کۆبوونەوەکانە تەڕەخکرێ با لە میدیاکانە باسکرێ خۆیەوە دەسەڵاتی چوارەمن لە هەموو پرسێکی سیاسی و دەستوری و چارەنووسازی میلەتەکەی میدیاکان کەم تا زۆر بەشدار بوون بە ویژدانی خۆیان بە نەهج و منهاجی سیاسی دەستگای ئەعلامەکان بەشداریان کردو ئێوەش بەشێکن لە میلەتەکە کەسداری لەوە نییە بەڵام ئێمە اینەوە سەرچی ئەم گلەی و گازندانی کە ئەکرێت یاخود ئەو نەفەسە یاخود ئەو فەلسەفەیی کە لە بەیاننامەکەیە بەدی ئەکرێت یەکێتی نیشتمانی کوردستان حیزبی شەهیدانە یەکێتی نیشتمانی کوردستان سمبولی کوردایەتی جەنابی مام جەلال چەتری کۆکتۆر لە ڕاگەیاندراوەکە ئەوانیش بە هەمان شێوە بە هەمان نەفەس قسەیان کەسداری لە شەقی یەکەمانە بەڵێ جەنابی مام جەلال و فکری جەلالیزم و قوتابخانەکەی کۆکەرەوەی دەنگە نیشتیمانیەکان و نەتەوەکانن کەسداریمان لەوە نیە لە شەقی دووەمە گلەی و گازندەکان یەکێتی نیشتیمانی کوردستان موسسەسەیەکی تیجاری نییە بازرگانی نەوت و مامەڵە و فرۆشتن و کۆمەڵە شتکە ئەم گلەیانەی کە ئەکرێ مەفروزە لە هەموو حیزبە سیاسیەکان بکرێ مەفروزە لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێ ینی ئەتەوێ بڵێ لەبەر ئەوەی حزبەکانی تری شەیکەن کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستانیش تەبیعیە بیکە و ئەوانیش بۆیان نییە باسیکەن نەخێر ئەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان موسسەسەیەکی فکری ئازادی خوازی شۆڕشێکی نوێی بەرپا کردووە بە خوێنی شەهیدان تا ئەم ڕۆهێناوێتی موسسەسەیەکی تیجاری بازرگانی نییە ڕەبتی بە نەوت و کۆمەڵێت دارایی و مالیەت و ئەم شتانەوە هەبێ ئەم گلەیانە تۆ ڕەبتی کەیتەوە بە جوڵانی عاتیفەی شەقام بتەوێ عاتیفەی من کاماژە بە خاڵێکی خاڵی چوارەمی ڕاگەیەندراوەکە بابە نەز بۆت ئەم دێڕێت بۆتەوە بمانەوێ عاتیفەی کادرانی خوارەوە و شەقام بۆ ڕوژێنین بە کۆمەڵێک بابەتی هەستیار ئەم گلەیانە مەفروزە لە تۆڵی ئەم ڕاگەیەندراوە تەحریزیش بووە من وای تیا خوێنمەوە من وەکو خوێنەرێکە خۆمی خوێنمەوە ئەڵێ دارایی یەکێتی لە خاڵی چوارەمی ڕاگەیەندراوەکە هاتووە دارایی یەکێتی لە هەر کوێیەک بێت
لە دامەزراوەی شەرعی خۆی کە مەکتەبی داراییە کۆ دەکەینەوە بە شێوەیەکی شەفافانە لە پێناوی بەرژەوەندیە گشتیەکانی یەکێتی و ئۆرگانەکانی بەکاردەهێنرێت. بەڵێ ئەم خاڵە کێشەی چیە بەنسبەت هیچ خاڵەکە هیچ کێشەیەکی تیانە لە کۆنگرەی یەکەم و دووەم و سێمیشا باس کراوە دارایی حیزب چۆنە بێ ئالەتی تەوزیعی چۆنە بێ سەرچاوی داراییەکان چۆنە بن ئەمانە بە بڕیار بەمەرجێ هەمووان پێکەوە ئاگایان لێبێ بە تایبەتی جێگرانی سکرتێری گشتی وایە ئەم جەنابیشت هاوڕای بەمەرجێک هەموو یەکێتی ئاگای لێبێت بەڵێ بە تایبەتی جێگرانی سکرتێری گشتی کە ئێستا تەمسیلی سیاسەتی مام جەلالەکە وایە کۆنگرە شەفافە کاک یادگار کۆنگرە شەفافە راپۆرت هەمووی بە راپۆرت ئاشکرا خرێتە ڕوو گلەی و گازندە و پێشنیار و ئەبێ بە قەرار و ئەبێ بە بڕیار و پاشان تەسبیتەکەی لە کۆنگرەیە برادران هەمویان با بڵین لە من ئەزمونیان زۆرتر لە مەسائلی کۆنگرە و جانی بە سیاسەکانە کە تەوسیقەکرێ ئەمانە هەمووی بە راپۆرت مناقەشە ئەکرێ و پاشان لێپرسینەوە و لێپێچینەوەی لێکرێ لیجان تەشکیل ئەکرێ ئەم گلەیانە کە هەیە سەبەبێکی سەرەکیە مۆزوعە دواکەوتنی بەستنی کۆنگرێ بۆیە ئەم هەموو گلەی و گازندانە کەڵەکە سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس دەکەم دکتۆر ڕێبوار بە ئەنقەز دوای قسەکانی ئەوان ویستم بێمە لای جەنابەت بۆ ئەوەی لەسەر ئەساسی قسەکانی ئەوانیش تۆ ڕێی خۆت بڵێ جەنابتان وەکو پرۆفیسۆرێکی یاریدەدەر لە زانستە سیاسیەکان ئەمەی لە ئێستادا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگوزارێت لە سیاسەتە تا چەندە دیاردەیەکی ئاسایی و سروشتی و هیچ کێشەیەکی نییە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز و بۆ بینەرانەوە میوانە بە ڕێزانش کە لێران لە ڕاستیە لە ڕووی پراکتیکی و لە ڕووی تیۆریشەوە هەر کاتێک باسی دیراسی حزبی سیاسی کرابێت لە هەر شوێنێکی جیان هەر نووسەرێک لەم بوارە نووسینی هەبوو بێ هەر کاتێک ممارەسەی تطبیقی واقعی عملی کرابێ بە تایبەتیش کە لە 1970ەکان بەرەو دواییتر مەسەلی حیزبایەتی دەسی پێک لە جیهانە بە شێوەیەکی گشتی باسی ئینشقاقاتی ناو حزب باسی گرفتەکانی ناو حزب باسی سراعاتی ناو حزب باسی بەڕێوەبردننی ناوخۆی حزب هەمیشە بەشێک بووە لە ناو پرسە تیۆریەکان و دواتریش لە عملیەکان ئەمە لە سەرانسەری جیهانیشە دوایین جاریش لە ئەڵمانیا تازەترینیانەکە ڕوویداوە لە کۆنیشەوە حتا لە نێو کۆمەڵگەی بەریتانیا دابەشبوونە بووە لەسەر ئەم بابەتە لەگەڵ دروستبوونی حیزبی محافزینی کەنەدی 1954 دیسان ئەم بابەتە هەر لە ناوخۆی حیزبەکەی گرفتی لێت بۆتەوە و حیزبەکانی تر بەشێک لە حیزبەکانی تر بۆ منە حیزبی عمالی بەریتانی بەرهەمی دابەشبوونە لەگەڵ حیزبی ئەحرارا کە پێشترە بۆ هەروەها بە هەمان شێوەکانی تر لەبەرەوە هەر کاتێکیش لە ڕووی تیۆریە و باسەکانی تایبەت بە حیزبی سیاسی خوێنرابێ هەمیشە یەکێک لە تۆپیکە سەرەکیەکانی عنوانە سەرەکیەکان بریتی بۆ لە بابەتی ململانی ناوخۆی حیزبە سیاسیەکان کە چەندین هۆکاریە بۆ چەندین ڕێگای بۆ چارەسەردانراوە چەندین ڕێگا بۆ ململانی بۆ ئیدارەکردنی ململانەکە دانراوە چەندین ڕێگا بۆ شێوەی دەرچوون بە کەمترین زەرەردیانراوە هەتا دوایی لە ڕاستی ئەوەشی کە ئێستا بەسەر یەکێتی هاتووە من پێم وایە جارێ بێوە بڵین کە یەکێتی خۆشبەختە کە ئێستا تەنها دوو بەرێ هەیە یەکێتیەکە لە سەرەتای دروستبوونیەوە چەندین بەرەیتیا بوو ئیسە دوانی ماوەتەوە لە ڕاستی ئەمە بۆ خۆی ئەبێ یەکێتیەکان بە خەڵکی گەشتبینی تەماشای بکەن لەناو ئەو هەموو جیاوازیە ڕەنگە جیاوازانە ئێستا تەنها دوو بەرەی جیاواز بە تەواوی زەق بوونەتەوە کە ئەمە بۆ خۆی ڕەنگە هەنگاوێک بێ بۆ کەمترکردنەوەی ئەو جۆرە جیاوازی ئەو جۆرە ناکۆکیەکە بە تایبەتیشە کرد بە دوو شێوازی گرنگ مامەڵی لەگەڵ بکە شێواز یەکەم یەکێتی لە ئێستا گرفتێکیە کە بریتە لە گرفتی گەڕان بە شوێن ڕۆڵە لەسەر ئاسی دەرەکی خۆی یەکێتی گرفتی لەوەی هەیە کە نازانێت کامڕۆڵەیان هەڵبژێرێ نازانێت بەو مانایە ناکە خیبرە و حکمت و دێزانین و سیاست ناخێر بەو مانایی کە ئەو دوو ڕۆڵی کە ئێستا لە کوردستانە پراکتیزاکرێ دابش بۆ بەسەر پارتی و گۆڕاندا یەکێتی لەو بینەیە نازانێت کام بەرەیان کام ڕۆڵی تر هەڵبژێرێ چونکە ڕۆڵێکی تر نییە لە غێری ئەو دوو ڕۆڵە ئێستا لە نێو کۆمەڵگەی کوردیە بەهۆی تەوەجوهاتەکانی ئاراستەکردنی حیزب بۆ ئاراستەکردنی کۆمەڵگە لایەن حیزبەوە زۆر ڕوون بۆتەوە کە ئێستا تەواو کۆمەڵگەی ئێمە دابەژەوە بەسەر ئاراستەیەک کە تەواو ڕەتی ئەم شێوە حکومڕانیە کاتەوە ئاراستەیەکیش کە تەواو لەگەڵ ئەم شێوە حکومڕانیە یعنی ئەمە خۆمای نابێت لێ دزینەوە لە ڕاستیە یەکێتی ئەمەی بۆ یەکلایی نابێتەوە لەگەڵ کام لەم حاڵەتەیان نابێت ئەمە گرفتێکی گەورەی لەسەر کە پێوتێک گرفتی ڕۆڵبینین لەسەر ئاسی دەرەکی لە ناو کوردستانە بۆ دروست کردووە لەسەر ئاسی عێراق تەماشا بکە دیسان یەکێتی گرفتی مامەڵەکردن لەگەڵ عێراقی هەیە ئایا
ئەچینەوە بۆ بەغدا ناچینەوە بۆ بەغدا بەشێک ئەڵێن ئەچینە بەغدا بەشێک ئەڵێن ناچینە بەغدا لەسەر مامەڵەکردن لەگەڵ دراوسەکانە دیسان ئەم دابەژبوونێ لەسەر پرسی کۆی پرسەکان مەسەلەن لەسەر مەسەلە نەتەوەی و حتا مەسەلە مەزهەبیەکانیش لە عێراقدا ڕاکان زۆر یعنی هەمیشە دابەشە بن بەسەر ئەو دووڕایی کە ئەساسەن گۆڕان و پارتی یەکلاییان کردوێتەوە بۆیە پێم وایە گەڕان بە شوێن ڕۆڵە گرفتێکی گەورەی بۆ بڕیاردان لە ناو یەکێتیا دروست کردووە خاڵێکی ترکە بێەوە بزانین ئەوەیە کە ئەم گرفتی ئێستا بە تایبەتی کە زەقتر بۆتەوە لە ڕاستیە گرفتێکی تازە نییە بە تایبەتی بۆ ئەوانی کە لە ناوی ئابوونیان ئەوانی کە چاودێری وەزعەکەیان کردووە لە ڕاستیە ئەمە تازە نییە بەڵام ئەوەی کە تازەیە بەنسبە منەوە یەکێتی بەڕاستی هەردوو تەرەفەکە یەکێتی ئەیانەوێ ئیش لەسەر چارەسەکردنی سۆزداریانەی عاتفیانەی بابەتەکە بکەن کە لە ڕاستیە ئەسڵ و ڕاستەکە ئەمە یعنی چارەسەری سۆزداریانە ڕەنگە بۆ قۆناغێک کێشەکانت لە کۆڵ بکاتەوە ڕەنگە ئەگەر قوبول بێ بێڵێم ڕەنگە کێشەکانت بۆ سڕ بکە بەڵام ڕاستیە بنەبڕیان ناکات یەکێتی ئەبێ بواز لە سەرکردنی کێشەکان بێنێت چووکە لە قۆناغی 2004دا لەگەڵ دروستبوو ینی لامەکەی چەند ئەندامێکی مەکتەبی سیاسی و کاک نەوشیروان و کاک عومەری سەیعەلی و کاک کۆسەرت و چەند کەس بەڕێزێکی تردا ئەلێت لەو کاتەوە یەکێتی زیاتر هەوڵی داوە ینی بۆ ماوەیەکی کاتی ئەم کێشانە چارەسەر یان با بڵین توانیوێتی تەنها بۆ مادەی ماوەیەکی کاتی کێشەکانی چارەسەرکە لە ڕاستی یەکێتە پێویستی بەوە هەیە کە ئەم کێشانەی لە بنەڕەتەوە چارەسەرکە چارەسەرکردی ئەم کێشانش لە بنەڕەتەوە بە تەنها سێ ڕێگا هەیە لە بەردەمیانە یەکەم ڕێگایان بریتە لەوەی دۆزینەوەی سیغەیەک بۆ هاریکاری شقڵێک بدۆزرێتەوە بۆ هاریکاری ئیتر هاریکاری لەسەر هەموو بوارەکان لە بەڕێوەبردننی کەسەیە کە مەکانی حیزبەوە کە لە ڕاستیە ڕەنگە باشترین حل لە ئێستاە بۆ ئەو هاریکاریە بریتی بێ دروستکردنی کۆنسەیەکی سەرکردایەتی تایبەت بەم حیزبە هەتا خوارەوە ئەبێ ئەمە ڕنگ بداتەوە لەسەر ئاسی هەموو ئۆرگانەکان چونکە لە ڕاستیە وەکوتم ناکرێت بە سۆزداریانە بە عاتفیانە ئەم بابەتە بۆ ماوەیەک بێدەنگ بکرێت دووەم هەنگاو بریتە لە دووەم ڕێگا چارە بریتە لەوەی کە ئەم هێزانی لە ناویان هەن بە بەردەوام بدەن بە خۆیان بەڵام دوجار لە بڕیاردانە ینی بەردەوام بن وەکو ڕەوت و وەکو باڵێک لە ناو ئەبنیچێتیە هەرجا هەر باەکێک لەم تەرەفانە بەڵام دوجار پێکەوە بڕیارە چارە و سازەگاور بگرن و هەموو شتەکانیش دابش بکەن لە نێوان خۆیان دەکامەیەکێکە لە ڕێگە چارەکان ومتەبع سێم ڕێگە ئەوەیە کە بەڕاستی سنوورێک دابنیان بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیان ئیتر پێ بگەنەوە قانعاتی ئەم پەیوەندیان بەم شێوەیەکەوە بەردەوام نابێ ئیتر بیر لە دابەژبوون بیر لە وازێنانی هەندێک بیر لەواکەنەوە کە هێزیتری دەبدۆسێتەوە پێم وایە ئەمە بەدەرە لە چارەسەرە سۆزداریەکە هەرچەندە ئەمە ینی دوا ڕێگا چارەیە ئەمە ڕێگایی کە ئینشقاق و دابەژبوونی تێبکە بەڵام دوجاریش ڕێگایەکە هەیە باشە دکتۆر منەمەوێت پرسیارێکت لێ بکەم بە کورتی جوابم بیتەوە دواتریش بە تەفسیل دێمەوەلات بۆی بچمەوە لای کاک سلێمان خۆت ئاگاداری لە پاییزی 2004 یاداشنامەیەک ئاراستەی مام جەلالەکرێت سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن کاک کۆسەد ڕەسوڵ عەلی و کاک نەوشیروان و کاک عومەری سەید عەلی و کاک عوسمانی حاجی مەحموود و کاک حەمەد تۆفیق ڕەحیم و کاک مستەفای سەید خادر و لە کۆی یاداشتەکە بەزەقی ئاماژە بەوە ئەدەن کە سکرتێری گشتی هەموو دەسەڵاتەکانی تقریبەن بەڕێژەیی بۆ خۆی خۆڕ کردووە و ئەمان لە ناو بڕیارەکان نین دوای 2 ساڵ ئەبینی گۆڕان ئەو کات ناوی خۆی ڕانەگەیاندبوو بەڵام کاک نەوشیروان مستەفا جیا ئەبێتەوە گەر بە بێدەنگیش بێت دواتر خۆی ئەلانکردن بێت چونکە جیابوونەوەکە ئەنجامە لەوەی کە گوێی لێ نەگیراوە دوای ئەو یاداشتەش ئەبێت یەکێتی چۆن وەڵامی ئەم یاداشتە ئەم ڕاگەیاندنەی ئەم ڕاگەیەنراوەی ئەوەی بەخۆی ئەڵێت ناوەندی بڕیار باتەوە بەڵێ خۆی لە ڕاستیە ئەم بەیانامەیە تازەیە جیاوازە لەو بەیانامەی 2004 ساوچکە ئەوەی 2004 زیاتر باس لەوە بوو کە بەڕێز مام جەلال لە بەغدا ڕۆڵی پێدراوە و ڕۆڵەکانیش لە کوردستان بڕیاردان لە کوردستان بەهۆی حزوری مام جەلال لە بەغداوە گرفتی تێکەوتووە بۆیە پێویستەکە یعنی زیاتر نامەکە موجه بوو بۆ مام جەلال بەڵام لە ڕاستی ئەم نامەی ئەمە فراوانتر و گشتگیرترە بەڵێ ئەم نامەی ڕەوتی ناوەندی بڕیار زیاتر نامەیەکە بۆ خۆیان
یعنی زیاتر بە بڕیارێکە و داویانە سەبارەت بە خۆیان کە ئەمان لە قۆناغی ئێستاە ئیتر ئەم ڕۆڵانە ئەبین واتە گلەیەک نییە ئاراسی تەڕەفێکی تری بکەن وە گلەیەک نییە ئاراسی یان داوایەک نییە لە کەسێکی هەر بەناوەکەشیانەوە ناوەندی بڕیار گەر پێشتر نیگەرانیە کە بوو بێت ئاگادارکردنەوەی کە بوو بێ ئەمەیان ناوەندی بڕیارە ناوەندێکە کە بڕیاری تیادرا مەسایادە هەر خۆیان بڕیاریان داوە لە ناو بەیاننامەکەیە کاڵێ ئێمە ئەوە ئاکەین واتە کەسێک نییە داوای لێ بکەین بە ئەوە بکەین ئەوە جیاوازێکی زەقە لە بینی و دوو قۆناغ بەڵام بەڕاستیە بێ ئەوەش بڵێن کە ئەم جۆرە لە بیرکردنەوە تەنها لەوە سەرچاوی کردووە کە دیسان کێشەکانی 2004 بەشێکی لە ئێستا هەرماوە ینی بەشێکی پێویستی بە چارەسەری ڕیشەیی هەیە نەک بە چارەسەری سۆزداریانە بە بەکارێنانی هەندێک دروشم و هەندێک حاڵەتی تر. کاک سلێمان بە لە بەرچاوگرتنی قسەی هەریەک لە دکتۆر ڕێبوار و دکتۆر چیە و بە پشتبەستن بە وەڵامی یاداشتەکەی کۆن و ئەو یاداشتەی ئێستا کە تقریبەن وەڵامەکە زانراوە بۆ ناوەندی بڕیار و ئاماژە بەوە کراوە زۆر بە زەقی کە گروپێکی پاوانکارن لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان هەر ئەمەیە ناوەندی بڕیاری نیگەرانتر کردووە و وای کردووە کە یاعلانی بکەن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ئاراستەیە ئەو بەرەی بەخۆی ئەڵێت زۆرینەی مەکتەبی سیاسی ئێوە داوایان لێ یەکەم چکە بەرنامەکە ئەڵێت یەکێت لە ئێستاە چی بکات بۆی نەگەینە کۆتایی و بە پەلە پێتان بڵێم یەکێتی ئێستا چی بکات ئەبێت چۆن وەڵام بدرێتەوە پرسیارەکەم ئەوەیە ئەم ڕاگەیەنراوی کە ناوەندی بڕیار ئیعلانی کردووە بۆ ڕێی عام و بە تایبەت بۆ یەکێتی و یەکێتیەکان و داوای هاوکاری لە هەمووانی شەکات باشە ئەبێت لەلایەن زۆرینەی ئەو ئاراستەیی کە بەخۆی ئەڵێ زۆرینەی مەکتەبی سیاسی چۆن وەڵام بدرێتەوە جارە مەسەلەی زۆرینە ناوە چونکە ئەوان لە ڕووی بەڵێ لە ڕووی ناوە وەکو ناو مامەڵی دەکەن وشی تر زۆرینەی مەکتەبی سیاسینی جگەلەوە علامەتێکی گەورەیە لەسەر بەڕێوەبردننی مەکتەبی سیاسی ینی پێشووتر ئێمە گوتومانە قۆڕەخکاری هەیە پەیڕەوشکێنی هەیە جیاوازی هەیە لە شوناسی یەکێتی لە سەردەمی مامجەلال لە دوای مامجەلال ئەمانە قسەی زدین عاتفی نین و ئێمە کە دەڵێن قۆڕەخکاری هەیە نمونەیەکی زۆر تازەتان بۆ بێنمەوە ئاڕاست ئەم ناوەندی بڕیاری یەکێتی دوو جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدایە کە دەسەڵات لە ڕووی بە ئیستحقاقاتی پەیڕەوی ناوخۆ کە من لە مەکتەبی ڕێخستنم ئەندامی یەکێتیم ینی بەشێکی دوو لە سەرسەی عمری خۆم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەر کردووە دەزانم کە ئەمە لە ڕووی دەستوریەوە بەپێی دەستوری ئێمە خوێندومەتەوە لە بەرمە دەزان بەپێی بەڕگەی مادەی 27 ئەم دەسەڵاتانە جگە لە جێگرانی سکرتێری گشتی بۆ هیچ کەسێکی تر نایە بەڵام وێڕاش تۆ دقت بدە مەسەرەن سەرنجی پاوانکاری بدە ئێمە جێگرانی سکرتێری گشتی لەگەڵ کۆمەڵێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی لەگەڵ کۆمەڵێک لە سەرکردەکانی یەکێتی کە ئەمانە کواڵتی ناو یەکێتین لێرەدا کوانتەتی هەیە کواڵتی هەیە ئینگلیزیەکەی عادەت هەیە و جۆر هەیە جۆری ئەمانە جیاوازە زۆر بە سەراحەت دێڵم جۆری ئەمانە جیاوازە لەبەرەوە زۆرایەتی و کەمایەتی نییە وێڕاش بەیاننامەی ناوەندی بڕیاری یەکێتی لە ناو میدیایەکی فەرمی یەکێتیدا بڵاو ناکرێتەوە ئەو لە جێگەیەکی تر ئاماژەت بەوە دابوو بە نیگەرانیەوە کە لە هیچ میدیایەکی یەکێتی ئەمە بڵاو نەکراوە باسی نەکراوە تەنانەت باس لەوە شکرا کە هەبووە لە کەناڵێکی دیاریکراوە بڵاو بکرێنەوە بەڵام هەوڵەکەش کەس پێێنراوە بە کام پەیڕەوی ناوخۆ بە کام بڕگەی پەیڕەو بە کام دەستوری یەکێتی بە کام ئەتەکێتی حزبی ڕێگە نادرێ بەیاننامەی جێگرانی سکرتێری گشتی کە وارسی مامجەلالن لە ڕووی حزبیەوە لەگەڵ هەواڵانی تری مەکتەبی سیاسی کە کواڵەتێکی گرنگی ناوێکێتی نیشتیمانی کوردستانن بە حرفێک باز بکرێ بەڵام بەیاننامەیەکی تر بە ناوی زۆرینەی مەکتەبی سیاسیەوە کە ناوە تەنها ناوە لە میدیای فەرمیێکی بڵاو دەکرێتەوە واگەیەنێ کە هەنگاوەکەی ئێوە لە ناوەندی بڕیار وەکو کۆدێتا تەعاملی لەگەڵ کرابێ کۆدەتا هیوادارم وانە بێ تۆڵی لە هیچ کەناڵێکەوە بە حرفێک ئاماژەی پێنەدراوە بەڵێ ئەمە واقعی ناویەکێتیە کودەتا مەسەلە ئەوە نی ئەوان وەکو کودەتا تەماشا کردو پێشتریش ئەو هەنگاوانەی ئەو ڕەفتارانی کە دراون تاگەڕەویان تیا بووە یەک ئاڕاستەییان تیا بووە ئەمە یەکەم فعل و دوافعل نەبووە یعنی ئەمە یەکەم گلەی و دواگلەی ئێمە نەبووە پێشتر کاکە ئێمە لە کۆمەڵێک پرسی گرنگی تر مەکتەبی سیاسی ئێمە قەراری داوە یەک شەخص دوو شەخص گروپێکی بسکۆلە هەڵیان وەشاندوێتەوە لە کۆمەڵە قەراری گرنگی تر بۆ نمونە ئێشتا ئێمە لە ئاستی حکومڕانی
دەمانەیە بزانین ئەم حزب حاکمەیان محکومە دەمانەیە بپرسین ئایا بە فعلیەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری سیاسەتی نەوتیە یاننا شەریکە لەگەڵ پارتی بەڵام لە ڕاگەیاندراوەکە وا قسە کراوە کە یەکێتی ئاگاداریەتی و بەشداریشە باشە لە نێوان ئەم دوو بەیاننامەیەدا لێم گەڕێ من نێوان ئەم دوو بەیانامەیەدا دەمەوێت ڕای یەکێتیەکان بزانن ئایا حزبەکان لەکوێیە بەشدارە یان بەشدار نییە ئاگاداریان ئاگادار نییە حکومڕانە یان ئۆپۆزیسیۆنە شوناسەکەی چۆنە حزبی مۆدێرنی کادران و ئەندامانە یان فۆرمێکی دیکەی بۆ خۆی اختیار کردووە وەچی تر من پێم وابێ قسەی ئەم ئێمە لە ناوەندی بڕیارێکێتی قسەیەکی ڕوونە قسەکە بریتە لەوەی کە چیتر ڕازی نابین بڕیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەم میکانزمی ڕابردوو کە لە دوای جەنابی مامجەلالەوە بەڕێوە چوە بەڕێوە بچێ ئەمە کو نەکودەتایە خۆشتان بە شەرعیە زانن ئێمە خۆمان کاکە خۆمان بە هەموو شەرعەتێک نازانین ئاراستەکەی دیکەش بە ئاڕاستی شەرعیەکێتی دەزانین هەردوو ئاراستەکە ناوەندی بڕیاریەکێتین ئەمە نییە ئێمە ئەعلانی ئەومان کردبێ یان کودەتای ئەومان کردبێ گوتومانە ئێمە ئیتر ناوەندی بڕیاری یەکێتین و خوا حافیز کەسی تر لەم ناوەندە نەبێت جێگای نابێتەوە نەخیر من هێشتا دووپاتی دەکەمەوە ئێمە گوتومانە ئێمە ناوەندێکین کۆمەڵێک تێکۆشەرین جیاوازیمان هەیە لە تێڕوانین بۆ حزبەکە بۆ بەڕێوەبردنی حزبەکەمان جیاوازیمان هەیە لە تێڕوانینی حزبەکەمان بۆ بەڕێوەبردنی حکومەت بۆ شەراکەتی لەگەڵ پارتی بۆ سیاسەتی نەوتی بۆ هاوپەیمانەتیەکانی بۆ نوێرەلاتی ناوچەیەکانی کێشەمان لەسەر ئەمە هەیە یان بەشدارنین بە کولی بەشدارنین سەرنج بدە لە کاکە سەرنج بدە لە تۆ ئاماژەت بەوە داوتت هەموو خاڵەکانی ناو ڕاگەیاندراوەکە زۆر ڕوونن کەواتە وەڵامێکی ڕوونیشتانەوێت لە ئاراستەکەی تر باشە ئەگەر بەدەم ئەم ڕاگەیاندراوەوە نێن چی ڕوئەدا نەک لەوەی کە ئێوە چیەکەن یەکێتی چی بەسەر چاوەڕێی وەڵامێک ناکەین بە مطلقی بماندرێتەوە وەکو چۆن پرسیارێکمان بە مطلقی نەکردووە ئێمە ئیعلانی کۆمەڵێک تێکۆشەری ناوێچێتین خۆمان بە یەکێتی دەزانین دەستمان گرتۆ بە بیر و باوەڕی مامجەلالەوە ئێمەین لە ڕۆژە تنگانەکاندا شەهیدمان بۆ یەکێتی داوە زیاتر لە ڕایەڵەیەک بە یەکێتی بەستوینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەدرسە و بە مەکتەب و بە حزبی خۆمان دەزانین ئێمە پێمان وایە ڕوئایەکمان هەیە بۆ بەڕێوەبردنی حزبەکەمان جەخت لەسەر ئەم ڕوئیا دەکەینەوە ڕوئایەکمان هەیە بۆ چاکردنی ژیان و گوزەرانی خەڵک جەخت لەسەر ئەم ڕوئیا دەکەینەوە و هەروەها ئێمە ئەم ڕوئیان ناسەپێنین بەڵام وەک پلاتفۆرمێکی مۆدێرنی حزبی سیاسی لە ناوی یەکێتیدا جەخت لەسەر ئەم میوەڕان دەکەینەوە چونکە ناکرێت بە ناوی ئێمە سیاسەتی ژێربەژێر شەراکەتی ژێربەژێر حکومڕانی شکست خواردوو برسیکردنی خەڵک بڕینی موچەی خەڵک بێ موچەکردنی خەڵک بەردەوام بێ ئەگەر پارتی بە تەنیا ئەمە دەکا دەبێت پێی بڵین بەسە ئەگەر پارتی بە تەنیا گۆڕان دەنێرێتەوە ماڵەوە دەبێت پێی بڵین بەسە ئەگەر پارتی بە تەنیا پەرشی پەرلەمان و دامەزراوە دیموکراسیەکان دەخات دەبێت پێی بڵین بەسە یەکێتی هێزێکە بەرپرسیارە ئێوە گومانتانێنە تەواوی ئەو هەنگاوانە گومانمان لە خۆشمان و لە هەواڵەکانیشمان هەیە بە هەردووکمان نەخیر بە هەردووکمان بە هەردوو لامان بە زیاد و کەم یەکێتیمان وانێ کردووە کە شیاوی شایستە نەبێ لە وەڵامانە خەڵک ئومێدی زیاتری لە یەکێتیە شەهیدی زیاتر بۆ یەکێتی داوە قوربانی بۆی داوە پێشمەرگەکانی ڕۆژانە بەرگرێک لە یەکێتی دەکەن ئەم حەزبەی ئێمە هەواڵەکانمان بە هەردوو ئاڕاستەکە تا هێشتا کۆی گشتی سیاسکردنیان یەکسان نییە بە تێکۆشانی پێشمەرگە و شەیدەکان دکتۆر یەکێک لەو خاڵانەی کە لە ڕاگەیاندراوەکەی ناوەندی بڕیارە بەڕوونی ئاماژەی پێدراوە دواتریش ئەندامانی سەرکردایەتی و ئاراستەی ئاماژەیان پێت ئەڵێک کێشەکە لە بەڕێوەبردن و شێوازی بەڕێوەبردننی یەکێتیدایە واتە لاریان هەیە لەو بەڕێوەبردنەی لەو ئیدارەدانەی ئێستای یەکێتی پێت وایە ئەم خاڵەش منطقی تێدا بێت یاخود بە لە بەرچاوگرتنی قسەکانی کاک سلێمان هەست ئەکەن کە یەکێتی کێشەی شوناسیشی هەبێ وەک چۆن دکتۆروتی کێشەی ڕۆڵی هەیە لە هەمان کاتە کێشەی شوناسیشی هەبێت خۆی یەکلا نەکرد بێتەوە خۆی ساغ نەکرد بێتەوە کە ئەم گومانەی ئەو کەسانەی لە ناوەندی بڕیارن لەسەر هەنگاوەکانی یەکێتی دروست بووە پێچەوانی بۆ چوونەی جەنابەت کە تەرحە کرد ئەفۆ کاکیادگەر بە پێچوانی و بۆ چوونەوە کاک هەواڵ سلێمانیش ئاماژەی پێکرد یا شیکاریەکی بۆ کرد یەکێتی ڕۆژ بە ڕۆژ جوغرافیای سیاسی گەورەتر بۆتەوە بە دەلالەتی ئەوەی کە ئێستا ئەو ڕێککەوتنەی نێوان یەکێتی نیشتمانی کورسان و بزوتنەوەی گۆڕان کەکرا کە بە سەرپەرشتی و واژۆی جێگری یەکەمی یەکێتی نیشتمانی کورسان واژۆ کرا و زۆرینەی ئەو هەواڵانی کە ئێستا لەو ناوەندی بڕیارەدان کە ئاماژیان پێکردو خۆیان وەفدی مفاوز و مفاوزکار بوون و ئاگداری هەموو
مفاوەزاتێکی سیاسی نێوان یەکێتی و لایەنە سیاسیەکانی تری هەرێم و عێراقیش بوون. یەکێتی ڕۆژ بە ڕۆژ لە جوگرافیایەکی سیاسی گەورەترە، شەریکێکی ڕاستەقینەی حکوومەتی هەرێمی کورسانە بە پێی استحقاق انتخابی خۆی، شەریکێکی ڕاستەقینەی حکوومەتی بەغدایە، پێداگرێکی سەرەکی چەسپانی مافە دەستوریەکانی کوردە لە دەستوری عێراقی ساڵی 2005 و لە هەمان کاتە هێزێکی کاریگەرە لەسەر هاوچێشەی سیاسی هەرێم و عێراق و ڕۆژهەڵات و ناوچەکە، کەواتە بەعەکسەوە لەسەر ئەرزی واقعیش ئۆن دە گراوند وەکو ئینگلیزەڵێ ئۆن دە گراوند هێزی پێشمەرگەی کوردستان بەو ماندووبوونەیانەوە بەو خەباتەوە بەو قوربانی دانەوە بۆ فیداکاری کە داویانە ئەتوانم بڵێم و ئەوە یەقینە و یەقینێکە غێر قابل لإثبات العکس یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی گەورەترین قوربانیدانە لەسەر ئەرزی واقعیشە، کەواتە سلێمانی جوای وتووە کەواتە ئەڵێ بەڵام ئەو قوربانیانەی کە دراون خاوەنی ئەو کەسانی کە خاوەنی ئەو قوربانیانن چاوەڕێی زیاتریان لە یەکێتی چاوەڕێی زیاتریانەکەن. هاوچێشەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە نابرێ. هێزێکی دەرەکی ئیقلیمی هەیە، هێزێکی نێودەوڵەتی هەیە، شەڕی داعش هەیە، ئەجندای سیاسی هەیە، مەلەفی مەزهبی تائفی، کێشەی میزانیە، شکست خواردنی حکوومەتە یەک بە دوایەکەکانی حکوومەتی بەغدا، شکستی ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان، کێشەی سەرۆکایەتی هەرێم، پەخستنی پەرلەمان، ئەمانە هەمووی کاریگەرن لەسەر ئەوەی کە ئەدای یەکێتیش هاوشێوەی لایەنە سیاسیەکانی لەو پرسانەی ئاماژەت پێدان ڕوون بووە وازەحە لەسەر ڕاشکاو بووە، بەڵێ زۆر وازەح بوو زۆر ڕاشکاو بوو و ئەتوانین بڵین ئێمە چەندێک بەرپرسیارین بەرامبەر ئەم گلەیانی کە لە ئێمە کراوە لە بەیان نامەکەیە لایەنە سیاسیەکانی تریش بە هەمان شێو بەپێی استحقاقی خۆیان استحقاقی انتخابی سیاسی خۆیان بەرپرسن بەرامبەر بەوەی کە موچەنیە و مەعاش نییە و خەڵک برسیەتی و خەڵک بەڵێ ئێمەش تەییدیەوان کردو تەییدیەواکەین، بەڵام ئایا ئەم هەموو نەتائیجە متەراکیمە ئیجحافە بخرێتە پاڵ مەکتەبی سیاسی یەکێتی یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان؟ هەموو برادرانی مەکتەبی سیاسی لە میدیاکانە لە ئەرشیفەکانە ببینە بەسەردانکردنی لایەنە سیاسەکان لە کاتی انتخاباتە بۆ چارەسەرکردنی کێشەکان هەموویان بەشدار بوون. من دیێمەوە لای جەناب و کاک سلێمان بۆ پرسیاری کۆتایی دکتۆر ڕێبوار، یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو چاودێرێک بەسەر دۆخەکەوە ئەوەی ئەگوزەرێت ئەبێ لە ئێستایە چی بکات؟ بەڵێ من لە ڕاستیە باسم لە ڕێگەچارەیە کرد کە سێ ڕێگاچارت خستە بەڵێ بەڵام ئەوەی ئەمە سێ ڕێگاچارن ڕەنگە کاتی بوێ، بەڵام لە ئێستایە ناوەندی بڕیاری خۆی داوە و لە بەرامبەردا تقریبن وەڵامێک دراونەتەوە وەڵامێکی تا ڕادەیەک ڕق و ڕەڤز بووە. ئەی ئەبێ چیتر بکرێت؟ من پێم وایە ئەبێ هەردوو لە قبوڵی تەڵوێستەکانی یەکتری بکەن و دابنیشن و بە تایبەتیش من قەناعەتێکی شخصی خۆمە پێم وایە ئەبێ نوێنەرێکی یان قوەیەکی دەرەکی لە دەروی ئەم دوو هێزە لە دەروی ئەم حیزبە بێت کە بتوانێت کۆنتترۆلی کەواتە شتێکی ئاساییە کە نوێنەرێکی دەرەکی چ ئەمریکا بێت چ ئێران بێت تورکیا بێتە ناو وەزعەکەاتەوە. من زۆرم حەز بە مەدرسەی واقعیەکانە بە واقعیانە لەگەڵ مەسەلانەیە مامەڵاکە. من پێم وایە واقعی عێراق و کوردستانی شتۆ تەماشا بکە هەموو شتەکان زۆری شتەکان پێک نایە تاوەکو هێزێکی دەرەکیەت کۆبوونەوەیەکە کات و بەشێکی بەرچاوی کێشەکان هەلەکان پێم وایە بۆ مێکێتیش عیبیش نییە، چکە بۆ زۆرێک لە هێزەکانی تریش هەروە بووە کێشەکانیشیان هەیە و کێشەشیانەیە و کێشەکانیشیان کەم نیە، بەڵام هێزە دەرەکیەکان و کۆمەڵێک شتی تری گرنگ لە ناوخۆدا شاردوێتیەوە. ئەمە یەکێتی کە ئێستا دەرکەوتووە ئەتوان ڕێقابلی چارەسەرکردنە شتێکی زۆر غەریب نییە، چکە لە حیزبە سیاسەکانی دنیای پێشکەوتوشتا وەکو پێ بەسەران باس کرد لە حیزبی بەدیلی ئەڵمانیا پێش چەند ڕۆژێک پێش چەند مانگێک ڕوویداوە. ینی کێشەکە ئەمە گرفتێکی تێدا نیە، هێندەی ئەوەی کە بێ بێن لەگەڵ یەکا دابنیشن و بێ هێزێکی دوانەداخە و پێم وایە ئەژگەنە نەتیجاگەر بیانەوێ بە نەرمتر لەگەڵم دۆخەیە مامەڵە بکەن. پێشم وایە من ئەگەر ڕایکی خۆم بڵێم تەنها ینی نە بەیاننامەکەی ڕەوتی ناوەندی بڕیار و نە وەڵامەکەش ئەوەندە تونند نەبوو کە بە تەواوی هەمووی ڕەفزێکی زۆر باش. من کەمتر لە یەک خولەکم ماوە وەڵامم بیتەوە لە ئێستایە کۆبوونەوەی گشتی سەرکردایەتی چارەسەرە یاخود کۆنگرە یان اختیاری سێهم چییە؟ بەنسبەت جەنابەتەوە زۆر بەکوتی بێ سپاس دەکەم. بەداخەوە کۆبوونەوەی کۆمیتی سەرکردایەتی ناتوانێت چارەسەری کێشەکان بکات، چونکە بە مەفهومی زۆرنە و کەمینە لەوانەیە بڕوە ئەوەی دەتوانێت چارەسەری کێشەکان بکات. ئێمە هێشتا
بیر لەوە بکەینەوە بە ئاراستەی کۆنگرەیەکی تەندروست بۆ یەکێتی لە پێناوێکێتی بڕۆین و لە کۆنگرەدا پلتفۆرمێک یان ببوورە فۆرمێک یان ڕێگەتارێک بۆ بەڕێوەبردننی یەکێتی بە شێوەیەکی ڕەوا تەرەح بکەین و من پێم وایە کۆنگرا شوێن یەکلایکردنەوەی کێشەکانە و کۆنگرا ئەو شوێنەیە ئێمە دەبێت دواقسەی لێ بکەین بەڵام تا دەگەینە کۆنگرا لە ڕووی واقعەوە دەبێت سارەسەری بگەین چونکە یەکێتی هێزێکی حکومڕانە دەبێت هەردوو باڵەکە هەردوو ئاراستەکە نەوعێک لە ڕێکەوتن سەرکردایەتی کاتی پێک بێنن بەرەو کۆنگرە. زۆر دکتۆر ویست شتێک ئیزافەکەی بێژۆکت نەبێ بۆ کۆنگرە کۆنگرە بێتە مای ڕێگەی سێمی چارەسەری کێشە ناوخۆیەکانی حزب کە بریتی لە ڕێگەی دابەژبوون بە واقعی بێڵەن یەکێتی ئەگەر ئێستا بەم شکلی ئێستا بچێتە کۆنگرەوە گرفتی گەورەتری بۆ دروستەبێ ئەبێ پێشتر ڕێکەوتنێکی بێسە کۆنگرە ئەگەرنا کۆنگرە تاجیل بکرێ باشتر. بەڵێ دکتۆر جەنابتان چی بە چارەسەرزان لەو دوو تەرحەی کە من وتم و ڕێگەی سێهم من ئەڵێم تەنها ئەمە دیاردەیەکی تر دروستە جیابوونەوە یەکەم جیابوونەوە دوجا جیابوونەوە نەبووە لە یەکێتی نیشتمانی کوردستانە بە حسک و بە ئاڵای شۆڕش و بە بزودنەوەی گۆڕان و گەڕانەوەی بزودنەوەی گۆڕانیش زۆر تەبیعیە بەنسبەت یەکێتی نیشتمانی کوردستانەوە هەموو هەواڵانی یەکێتی نیشتمانی کوردستان براو بەرپرس و سەرکردەمانن ڕێز لە هەموو بۆچوونەکانەگرین بەرەو کۆنگرەیەکی تەندروست بەرەو کۆنگرەیەکی شەفاف زەمینە سازیەکی بۆ بکرێ و هەموو کەسیش لە ئاستی بەرپرسیارەتی خۆی مەهامی خۆی ممارەسەکە بەبێ یاخی. سپاس بۆ دکتۆر چیازەنگەنە ڕایۆژکاری یاسایی و کادری پێشکەوتوی یەکێتی نیشتمانی کوردستان پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕێبوارکەری مەحموود مامۆستای زانکۆ لە زانستە سیاسیەکان کاک سلێمان عەبدوڵڵا یونس ئەندامی مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتمانی کوردستان. ئەزیزانم لە بەرنامەکەیە کۆمەڵێک طرحکران باس لەوە کرا کە ئەم ڕاگەیەنراوەی ناوەندی بڕیار تا چەندە منطقی بووە کۆمەڵێک ڕاخرایە ڕوو یەکێک دووسێ ڕاخرایە ڕوو یەکێک لەوانە پێی وابوو کە ئەبێ لە ئێستاە کۆنگرە بکرێت. دکتۆر ڕێبوار ئاماژەی بەوەدا کە کۆنگرە گەر ڕێکەوتنی پێش وەختی لەسەر نەبێت ڕەنگە دابەشبوونی لێ بکەوێتەوە و تەواوی میوانەکان هاوڕابوون لەسەرەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان لە ئێستادا پێویستی بەوەیە بە هەموو ئاراستەکانەوە گوێ لە یەکتر بگرن و دابنیشن بۆی کێشەکان چارەسەر بکەن ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە جوانە قبول بکەن تا بەرنامەیەکتر بەخواتە نەسپێر و ماڵتانە میشاوەدان بێت.